هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا ئەو پێگاتەی کە حکمی هەرێمی کوردستانەکە نەک هەر نەیتوانیوە کێشەکانی خەڵک چارەسەر بکە، نەک هەر نەیتوانیوە کێشە سیاسیەکانی گەلی کوردیش چارەسەر بکە، بەڵکو لە ئەنجامی ئەوەی کە سیاسەتێکی ڕاست پێڕەو ناکە، ڕؤیای وازەح نییە، ینی ڕوون نییە چیەکە چی ناکە، کێشەی تریشی دروست کردووە. بۆچی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەو شێوەیە کارەکە؟ یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ئەو حکومڕانی لە هەرێمی کوردستانە حکومڕانیەکی دیموکراتی نییە. یعنی دیموکراتیەت چییە؟ دیموکراتیەت ئەوەیە کە گەل خۆی بەشداری لە بڕیاری سیاسی بکە و گەل بەشداری لە حکومڕانیدا بکە. بۆ ئەوەش گەل بەشداری لە حکومڕانیدا بکە بە شێوەیەکی گشتی چەند پێویستیەک هەیە. یەک لە پێویستیەکان ئەوەیە کە ئەبێ لە وڵات دەستور هەبێت. ینی کێشەی سەرەکی ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەوەیە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا لە ساڵی 92 تا ئێستا دەستورمان نییە. ینی ئەو وڵاتانەی کە ینی گۆڕانکاریان تێدا ئەکرێ، ئەو پێگاتە سیاسی کە حکومڕانیەکە یەکەم ئیشی ئەوەیە کە دەستور بۆ وڵاتەکەی خۆی دابنێ. بۆ نمونە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام ئەمریکیەکان ئیشی سەرەکیانەوە بوو لە دوای لەناوبردنی ڕژێم دەستورێک بۆ عێراق دانێن بۆی بە گوێرەی ئەو دەستورە وڵات بڕێوە ببرێت و پەیوەندی نێوان پێگاتە جیاجیەکان دروست ببێت. ڕۆژاوای کوردستان کە هێشتا بەشێکی باوڵین سووریایان لەبەردەستایە و بەشێکی هەرێمی ڕۆژاوای کوردستانی لەبەردەستایە، یەکێ لە ئیشە بەرە سەرەکیەکانیانەوە بوو کە دەستوریان دانا. وڵاتەکانی تریژ ئێستا سەری شوێنی تر بکە، سوودانە، میسرە، نازانم جەزائیرە کوێ، هەموو بە دەستوریشەکەن ویان دەستورەکەشیان ئەگەر نادیموکراتی بێ هەمواریەکەنەوە. لێرە لە هەرێمی کوردستان دەستور نییە. چی هەیە؟ کۆبوونەوەی حیزبی، بڕیاری حیزبی شوێن دەستورەگرێتەوە. بۆچی نایڵن دەستور بێت؟ ینی بۆچی کە دەستور نەبوو چییە؟ فەوزا دروست دەبێت. فەوزا چییە؟ ینی ئاژاوە، هەر یەکی شتێک گەڵێ ئەمە ڕاستە ئەوە ڕاست نییە. بۆ نمونە ئێستا لە باتی دەستور کۆبوونەوەی مەکتەبی سیاسی حیزبەکان هەیە، کۆبوونەی سەرۆکی حیزبەکان هەیە، بڕیاری سەرۆکی حیزبەکان ینی دەستور، بڕیاری مەکتەبی سیاسی حیزبەکان ینی دەستور. بۆ نمونە لەم ماوەیە گیرروگرفتێک دروست بوو لە بینی پارتی و یەکێتی و گۆڕاندا لەسەر چی؟ لەسەر پێگەێنانی حکوومەت، لەسەرەوەی کە ئایا سەرۆکی هەرێم چەند جێگری هەبێ. بەس ئێمە گەر دەستورمان هەبوایە لە دەستورە دیاری ئەکرا سەرۆکی هەرێم یەک جێگری هەبێ، دوانی هەبێ. ئەستا لەم ماوەیە لەبەرەوەی کە گۆڕان جێگری سەرۆکی هەرێمی بەرکەوت یەکێتیش داوای کرد جێگریەکی تر بۆ سەرۆکی هەرێم زیاد بکرێ بۆی بەر یەکێتی بکەوێت. ئەم فەوزایە ئەمە یەکێک لە کێشەکانمانە کە ئەمڕۆ پێوەی ئەناڵێنین. لەبەرەوەی لە هەرێمی کوردستانات کە دەستور نییە، ئیتر حکمی حیزبە، حکمی شەخصە، حکمی بنەماڵەیە تا کۆتایی. بۆچی نایڵن دەستور هەبێ؟ چونکە لە هەموو شوێنێک لە دەستوردا ماف و ئەرکی لایەنە جیاجیەکان دیاری ئەکرێت. گەل چ مافێکی هەیە؟ گەل چ ئەرکێکی هەیە بەرامبەر بە وڵاتەکەی؟ ئەی دەسەڵات چ مافێکی هەیە و چ ئەرکێکی هەیە بەرامبەر بە میلەتەکەی؟ یعنی لێرەدا کە دەستور نییە، دەسەڵات هاتووە مافی مالانیهایی زۆر زۆری بە خۆی داوە، مافی ئابووری، مافی سیاسی، مافی کڵتوری ئەوانە، بەڵام مافی گەلی پێشێل کردووە. بۆ نمونە ئێستا ئەو کەناڵانەی تەلەڤیزیۆن کە هەن هەمووی حیزبن. لە وڵاتە پێشکەوتەکانە حیزب کەناڵی تەلەڤیزیۆنی نییە، ئابووری هەمووی بەدەست حیزبەوەیە. باشە ئەو کەسانەی کە بەشداریەکەن لە دەسەڵاتە هەمووی ئەبێ حیزبی بن. یعنی حیزب شوێن دەستوری گرتوتەوە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئەتوانین بڵین دهین نییە، دیموکراتیەت نییە. خاڵێکی ترەوەیە دام و دەستگاکان سربەخۆنین. پەرلەمان کە یاسادانەرە، حکوومەت کە بەڕێوەبەری وڵاتە و دەستگای دادوەری. یعنی سیرەکەین ئەم ماوەیە پەرلەمان ئەوە نزیکەی 5 مانگە پەرلەمان باڵێن ینی هەڵبژاردن کراوە. پەرلەمانتارەکان هەموو گوێڕایاڵی حیزبەکەی خۆیانن. ئەگەر بەرژەوەندی حیزبەکە نەبێ ئەمان هەنگاوێک نایەن، بڕیارێک نادەن، بەشداری کۆبوونەوە ناکەن، لە کۆبوونەوە دەرەوە تا کۆتایی. بەرژەوەندی میلەت ڕەچاو ناکەن. ینی دەستگاکانی دەوڵەتداری، پەرلەمان و حکوومەت و یاسا و
ڕاگەیاندنەوەوانە هەمووی لەلایەن حیزبەوە دیسان کۆنتڕۆڵ کراوە تا حیزب ناڵێ لەبەرەوە لێرەدا ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانە دیموکراسیەت نییە و ئەو ئیشەش کە کراوە تا ئێستا کە دیموکراسیەتی تیانە کە خەڵک مافی خۆی وەرناگرێت خەڵک مافی خۆی نازانێ ئەرکی خۆی نازانێ حاڵەتێکی فەوزای دروست کردووە یعنی ئێمە لەسەر ئەساسی هێزی خۆمان ئەم دەستکەوتانەمان بەدەست نێناوە بە هەڵەی دژمنەکانمان ئەم دەستکەوتانەمان بەدەستێناوە ڕژێمی سەدام حوسەین کیمیابارانی کوردستانی کرد ئەنفالی کرد ئەمە هەڵەیەکی ینی گەورەی ڕژێم بوو شەڕی ئێران و عێراقی کرد ئەمە هەڵەیەک بوو دانی بە مافی گەلی کوردانانە ئەمە هەڵەیەک بوو چوو کوێتی داگیر کرد ئەمە هەڵەیەک بوو پێچەوانەی بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان هەڵس و کەوتی کرد لەبەرەوە دژمنی بۆ خۆی دروست کرد لێیاندا ئاوای لێهات ئێمەش ئیسفادەمان کرد ئەگینە خۆ لێرە ئەوەی نەبوو ئێستاش لە دەوروبەرمان سەیرکە عێراقیانی ئێستا ئێران تورکیا هەمووی خاڵی لاوازیان هەیە بەڵام ئێمە هێندە بەهێز نین بتوانین ئەو خاڵە لاوازانش ئیسفادە لێ بکەین بەس ئێستا ئەم هەرێمی کوردستانەکە هەیە پشتیوانێکی نێودەوڵەتیمان هەیە لەلایەکەوە لەلایەکەوە هەست و سۆزێکی کوردانە هەیە کوردبوونەکە خەڵکی کورد لە پای ئەو هەموو کەم و کوڕی و هەڵە سیاسیانەی کە دەسەڵاتدارانی هەرێم بەڕێوەی ئەبن ئەمان لەبەروی کە کوردن هێشتا هەر پارێزگاریان لێکەن هێشتا هەر دژیان ناوەستنەوە خۆی بۆ ئەوەی ڕەوشی ئێستا کە لە هەرێمی کوردستانەیە بگۆڕێ دوو شتمان پێویستە یا چاکسازی یا شۆڕش چاکسازی ئەبێ دەسەڵات بۆ خۆی بیکات یا ئۆپۆزیسیۆن بیکات ئێمە ئۆپۆزیسیۆنمان نەماوە دەسەڵات ئەبێ لەبەر بەرژەوەندی خۆی هەندێک چاکسازی بکە بەس ئەم چاکسازیانە ینی ڕیشەیی نین بۆ نمونە ئەگەر ئێستا لە هەرێمی کوردستاندا دەستور ئامادە بکەن باشە هەندێک دەستورەکە لیبراڵ بێ خوان هەندێک عقلیەتیان بگۆڕێ ئەبێ ئەتر بەسیانە بەسە لە کۆنتڕۆڵکردنی هەموو بوارەکانی ژیان ئابووری کولتوری سیاسی ئیداری هەرێمی کوردستان ئەمە ئەتوانێ گۆڕانکاری بکرێت بەڵام ئەگەر ئەوە نەکرێ پێویستمان بە عقلیەتێکی نوێیە و دەستورێکی نوێ چونکە ئەگەر دەستور ئێستا تۆ ئاماژت بۆ کرد هەندێک وڵات هەیە دەستوریشیان هەیە بۆ نمونە ئەمریکا هاتوو دەستوری بۆ عێراق داناوە بەس ئەگەر لە عێراق عقلیەتێک وا پێش نەکەوێت ناتوانین دەستورەکەی ئەمریکا پەیڕەو بکات لێرەش لە هەرێمی کوردستانە ئەگەر عقلیەتێکی دیموکراتی نەبێ ئەو عقلیەتە دیموکراتیە دەستورێکی دیموکراتی بەرهەم نەهێنێ و جێبەجێی نەکە معنایە گۆڕانکاریەکان نابن دروست نابن لەبەرەوە ئێمە لە ئەمە یعنی لەسەر ڕێگەین یا دەسەڵات خۆی چاکسازیە بکە یا هێزێکی شۆڕژگێر بێتە پێشەوە شۆڕش بکە تەمان شۆڕش شەر نییە بە چەک بکرێت ینی بە شۆڕشێکی هزری شۆڕشێکی یاسایی شۆڕشێکی سیاسی ینی بە شێوەیەک بگرێت کە خەڵک قازانج بکە لە هەرێمی کوردستانە ینی یەکەم جار کە توانین بڵین شۆڕژ یا بەرخۆدان دروست بووە پارتی دیموکراتی کوردستان ڕابەرایەتی ئەو بەرخۆدانەی کرد ئەو شۆڕشەی کردو پارتی دیموکراتی کوردستانیش لەلایەن بنەماڵی بەرزانیەوە ڕێبەرایەتی دەکرێت یعنی لەبەر ئەوە خەندێک خەڵک هەبوون کە دیموکرات بوون کە چەپ بوون بنەماڵەگەریان لە ناو پارتیا پێ قبوڵ نەبوو لەبەرەوە جودابوون دروست بوو ینی جودابوونی ساڵی 66 دروست بوو شەڕی ناوخۆی دروست بوو ماڵوێرانی زۆر دروست بوو اینجا دوای ئەوە یەکێتی پێگات یەکێتی لە سەرەتا دژی بنەماڵە بوو ئێستا یەکێتیش بەرەو بنەماڵە بوو نەچێت ئێستا حیزبەکانی تریش حیزبی بە وەکو حتا بزوتنەوەی گۆڕانیش ئێستا ئابووری بزوتنەوەکە بەدەست مناڵەکانی نەوشیرۆ مستەفاوەیە یعنی ئابووری زۆر زۆر گرنگە یعنی ئەو حیزبە بچووکانی تریش زۆربەی کەسەکانی خۆیان کەسی دووەم و یەکەمیانن یعنی ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستان یەکێ لە کێشەکانمانەوەیە کە دژی دیموکراسیەتە حکمی بنەماڵە هەیە لە ناو حیزبەکانە یعنی ئەو کولتورەی کە بنەماڵی بەرزانی لە ناو قەدەپە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە کرد جێبەجێی کرد سەرکەوتوو بوو و ئێستا هەر کەسێ پارتی بێ مەرجی پارتی بوون چییە؟ مەرجی ئەوەیە کە تۆ ئەندامی پارتی بی نەک بڕات بە پێڕەوە پرۆگرامی پارتی هەبێ نەک بڕوان بە چارەسەرکردنی کێشەی کورد و دیموکراتیەت هەبێ مەرجی پارتی بوون ئەوەیە کە داکۆکی لەمانەوەی بنەماڵی بەرزانی بکەین لە حکومڕانی پارتی و لە هەرێمی کوردستان
ئەجا ئەم عەقڵیەتە خەریکە ئێستا بڵاو بۆتەوە بەناو حیزبەکانی تریش، یعنی یەکێتیش تووشی ئەو پەتایە بووە، حیزبەکانی تریش تووشی ئەو پەتایە بوون. یعنی ئەمە یەکێکە لە کێشەکان. ئەم بنەماڵەچێتی کێشەی کورد چارەسەر ناکات. عەقڵێتی بنەماڵەچێتی لەگەڵ عەقڵێتی نەتەوەبوون و چارەسەرکردنی کێشەی نەتەوەیی نایەتەوە، چونکە عەقڵێتی خێڵایەتی و بنەماڵەچێتی پێش نەتەوە بوونە. یعنی لەبەرەوە کێشەکە کە ڕۆژێک بەژەوەندی ئەو بنەماڵەیە کەوێتە خەتەرەوە، کورد ئەفرۆشن، خاک ئەبەخشن، شتی ترەکەن لە پێناویمانەوەی بنەماڵەکەدا. تا ئێستا لە باشووری کوردستان ئەمە لە چەند کاتێکدا لە چەند ساتێکدا ئەمە ڕوویداوە لەم لاو لەولا. بۆیە یەکێک لە کێشە هەرەسەرەکیەکانی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە دیسان عەقڵێتی خێڵەکیە، عەقڵێتی بنەماڵەچێتیە و ئەوەیە کە بنەماڵەکان حکومی هەرێمی کوردستانەکەن و ئەو بنەماڵانە بۆ خۆیان نەگەر حکوم ئەبەن، پەیوەندی ناوچەیی و جیهانی بەدەست خۆیانە، ئابووری هەرێمی کوردستان بەدەست خۆیانە، ڕاگەاندن بەدەست خۆیانە، عەسکەر ئاسایش ئیستیخبارات بەدەست خۆیانە. لەبەرەوە توانین بڵێن لەم حکمی بنەماڵەچێتی ئەیسەلمێنێ کە گەل حکومڕان نییە، هەر شوێنێکیش گەل حکومی نەکرد، گەل بڕیاری بەدەست نەبوو، معناوی دیموکراتی نییە. تەبەن ئێمە گەر دەستورمان هەبێ ئەبێ ئەگەر بمانەوێت شۆڕشیش بکەین، ئەبێ یەکێک لە بەندەکانی دەستورەوە بێ بڵێن نابێ حیزب لەسەر بنەمای بنەماڵەچێتی دروست ببێت. یعنی ئێستا لە هەرێمی کوردستاندا من وتم دەستور نییە. ئەگەر دەستور هەبوایە خەڵکی زانی مافی چییە و مافی دەسەڵات چییە و مافی خەڵکیش چییە. کە دەستور نەبوو دەسەڵات ئەمەی بەکار نەبوونی دەستوری بەکارهێناوە بۆ ئەوی تا ئەتوانێت سەرمایە بۆ خۆی کۆ بکاتەوە، تا ئەتوانێت خۆی دەوڵەمەند بکە، تا ئەتوانێت خەڵکیش هەژار بکە. ئەمە چی دروست بووە؟ لێرە ئێمە پێوترێ گەندەڵی دارایی یان ناداتپەروەری کۆمەڵایەتی. طبیعی ئەمە بەشێکی سەرەکی ئەو ینی نادیموکراتیت پێک دەهێنێ. یعنی ئەگەر دەستور هەبێ، یاسا هەبێ، مافی خەڵک بزانێ مافەکانی چییە، خەڵک بزانێ ئەرکەکانی چییە، بە دڵنیاییەوە ئەو دەوڵەمەندبوونی پێگاتەیەکی دەسەڵاتدار لەگەڵ هەژاربوونی ئەو خەڵکانەی کە لە دەسەڵاتانین دروست نابوو. ئێستا لەم شارەی ئێمە کێ ئەتوانێت کاسبی بکە؟ ئەوەی ئەبێ لەگەڵ حیزبی دەسەڵاتدار بێت. ئەو کەسشی لەگەڵ حیزبی دەسەڵاتدار نییە، لە هەولێر، لە سلێمانی، لە دهۆک، لە شوێنەکانیکە ئەبێ ببێتە هاوبەش، شەریک. ئەگەر سەرمایەدارێکیش بێت، سەرمایەدارەکە ناتوانێت بە ئازادی بە گوێرەی یاسا، بە گوێرەی دەستور بازرگانی بکە و بەرهێنان بکە، کارگەی هەبێوانە. ئەبێ ئەو سەرمایەدارەش بێتە شەریکی بەرپرسەکانی هەرێمی کوردستان. ئەو کاتە چی دروست دەبێ؟ ینی نیزامی سەرمایەداریش گەشەکردنی سروشتی خۆی ناکە. ئەو کاتە هەموو داهاتی وڵات ئەبێتە ئەچێتە دەست دەسەڵاتدارەکانەوە، ئەچێتە دەست حیزبە دەسەڵاتدارەکانەوە، بەرپرسە دەسەڵاتدارەکانەوە. تەبەن ئەوانیش حکوومەتیش بەکاری هێن بۆ زیاتر دەوڵەمەند بوون، هێندەی تر خەڵگە چەوسێننەوە. بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستانە چی زۆرە؟ ئاومان زۆرە. بەڵام یەکێک لە کێشەکانی ئەم شارانە نبوونی ئاو، کە خەڵک ئاوی نامێنێ ئەچێ لە بازار بە تەنکەرەی کرێت. ئەمە دیسان هێندەی تر خەڵک بێتاقە دەکە. ینی لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا کێشەی کارەبایان چارەسەر نەکردووە. چی دروست بووە؟ مۆلێدە دروست بووە، مۆلێدەی تایبەت. خەڵگە چێ لەو مۆلێدە تایبەتانە کارەبا ئاکڕێ. مۆلێدە تایبەتەکانیش خۆیان شەریکن تایە. تەنکەری ئاو گواستنەوەکە خۆشیان تایە شەریکن. تێگەی چۆنە؟ یعنی بەڕاستی هەژارکردنی خەڵک، دەوڵەمەندکردنی خۆیان لەم هەرێمی کوردستانە یەکێک لە بنەما سەرەکیەکانی تری سیستەمی حکومڕانیە کە زۆر زۆر خراپە. ئێستا ئێمە گەر بزانین ئەو ناڕزایی و خۆپیشاندان و شۆڕشان و ئەوانە کە دروزە بن، چ بەهاری عەرەبی ساڵی 2010 ئەوانە چ ئێستش کە هەیە، زۆربەی لەسەر ئەوەیە کە دەسەڵاتداران سەروەت و سامانی خەڵک ئەبن بۆ خۆیان.
لە جەزایر وایە، لە سوودان وایە، لە لیبیا وابووە، لە عێراق وابووە، لە هەرێمی کوردستانیش وایە ئێستا. ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە سیستەمێکی تر هەیە. یعنی سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمێکە لە بەرژەوەندی گەلدا نییە، لە بەرژەوەندی پێگاتەیەکی دەسەڵاتداردایە. بۆیە ئەوانەی کە ناڕازین بەم دەسەڵاتە بیر لە سیستەمێکی ترەکەنەوە. بۆ نمونە هەندێکیان بیریان لە ئیسلامی سیاسی کردەوە. ئیسلامی سیاسی کە هات سێرەکەن لەو سیستەمە با بڵێ نەتەوەیە یا لیبراڵی دەسەڵاتدارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خراپترە، کێشەی زۆرتر دروست دەکات. ئێستا ئێمە لە کوردستاندا سیستەمی ڕۆژاوای کوردستان لەلایەن خەڵکی کوردستانەوە خەڵکی باشووری کوردستان بە باشترین سیستەم داهاتێت. ئەو چاودێرانەی کە لە ئەوروپا و لە ئەمریکاوە دێن بۆ ڕۆژاوای کوردستان، سیستەمی ڕۆژاوای کوردستان بە باشترین سیستەم داهێنن کە لەوێ چییە؟ ئەو دزی نییە. یعنی داهاتی وڵات، داهاتی خەڵک، دەسەڵاتدارەکان نایبەن بۆ خۆیان. یعنی یەکسانی هەیە، یەکسانی ڕەگەزی هەیە. ژن و پیا وەکو یەک بەشداری لە دەسەڵاتەکەن. فەقیر و دەوڵەمەند ینی جیاوازیان نییە. لەسەر ئەساسی ئایدۆلۆجی خەڵک پراوێز ناخرێت لە حکومڕانیدا. نەتەوەکان کە یەکێک لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمارگیری نەتەوەییە. ینی لە ڕۆژاوای کوردستان توانراوە عەرەب و کورد و چەرکەس و تورکمان و کەیتر و ئەوانە بێنە لای یەکتری پێکەوە. دەمارگیری ئاینی، دەمارگیری مەزهەبی ئێستا یەکێک لە کێشە گەورەکانی تری ناوچەکەیە. ینی سیستەمی ڕۆژاوا توانیوێتی هەنگاوێکی باش بچێتە پێشەوە بۆ ئەوەی برایەتیەک لە نێوان ئاین و مەزهەبەکانە، لە نێوان نەتەوەکانە دروستکە، یەکسانیەک لە نێوان ژن و پیاوە دروستکە. ئەو جیاوازیە کە لە بینی دەوڵەمەند و هەژاردا هەیە بەو شێوەیە نەبێت کەمی بکاتەوە. هەوڵ نەدا ئەوانەی کە لە دەسەڵاتان خۆیان دەوڵەمەند بکەن و ئەوانەی خوارەوەش هەژار بکەن. و بینیمان ئێمە لە ماوەی ڕابردووە لە کاتی خەبات و بەرخۆدانی ڕۆژاوای کوردستان دژی داعشۆوانە، ینی بەرپرسەکانیش وەکو گەریلانکان لە خەباتدا بوو. ینی کوڕی کاک ساڵح موسلیم یەکێکیان شەید بوو، یەکیان برینار بوو. کوڕەکانی ئەمانەی سەرکردەکانی ئێمە لێرە هەندێکیان کوڕەکانیان لە خارج بوون تا سەدام لە ڕووخانە هاتنەوە. ئەوانی تریش قەت ڕۆژە لە ڕۆژان ینی شوێنێکی ناخۆشیان نەدیوە، هەر لەدایک بوون بەرپرس بوون. یعنی ئەوە نەبە بڵێم پێشمەرگە بوو بن و ئەنجا بوو بوون بە کادیر و ئەنجا بوو بوون بە سەرکردایەتی وانە. لەگەڵ لەدایک بوون یەکسەر یا مەکتەب سیاسی بوون یا سەرۆکی فلانشت بوون یا فلانشت و فلانشت بوون. لەبەرەوە ینی خەڵکی باشووری کوردستان زۆر بێزار بوو لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە هەموو ڕێیەکەوە و زۆر ئومێدی بە سیستەمی ڕۆژاوای کوردستان هەیە. ئێستا خەڵک ینی لە جاران زیاتر ینی چەند جارێک ئەگەر لە دوای ڕاپەڕین تا ئێستا خەڵکی باشووری کوردستان چەند جارێک زۆر بێزار بووە لەم ڕژێمە، لەم دەسەڵاتەی خۆمان و بە هیوا بووە ئەو سیستەمەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستانەیە جاران بە شێوەیەکی تر لە جێگەیەکی ترە بووە دروستی بکا لێرە. دوو ئاستەنگی گەورە هەیە بۆ ئێمە بۆ ئەو خەڵکە کە ناتوانێت خۆی ڕێکخات. ئاستەنگی یەکەمەوەیە لە هەرێمی کوردستان بەرەی تورکمانی کە ئەتراف بە کوردستان ناکا مۆڵەتی سیاسیە درێتێ، سەلەفی ئەیدرێتێ، ئیخوانی ئەیدرێتێ، هەرچی ئاڕاستی سیاسی ئیطلاعاتی ئێران لێرە هەیە، میتی تورکیا لێرە هەیە، ینی ئیسرائیل لێرە هەیە، نازانم چی پێوترێ، هەرچی دام و دەستگای ئیستیخباراتی و سیاسی و ئەفکاری جیاوازی خراپ بوو بتوانم تا ڕادەیەکیش باش هەیە مۆڵەت ئەدرێ کار بکەن لە باشووری کوردستان. بەس ئەو ئاڕاستە سیاسیە فکریە کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان بەرجەستە بووە کە فکری بەڕێز عەبدوڵڵاه ئۆجالانە لێرە مەمنوعە. ئێمە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا چەندان حیزب دروست بوون مۆڵەت نادرێتێ. ئەگەر مۆڵەتیش بدرێتێ لە بە عێراق لە هەرێمی کوردستان ئاعتراف پێ ناکرێت. خاڵی دووەم ئەو هاوپەیمانەکانی ئێمە بە خەڵکی باشووری کوردستان کە بڕوایان بەو ڕێبازە هەیە، هاوپەیمانەکانیش ئێمە گلەیمان لێیان هەیە. یعنی بۆ نمونە ئێمە ئێستا باسی
سیستەمی ڕۆژاوای کوردستانەکەین بە ئایدیال سیرێکی بەس هەواڵانی ڕۆژاوای کوردستان ئەو پەیوەندیەی لەگەڵ یەنەکە هەیانە لێرە لەگەڵ تەفگەر و کەسایەتیە سەربەخۆکان و فلان شوێن و فلان شوێنتر نیانە. هەواڵانی هەدەپە کە ئێمە پشتیوانی ئەوانەکەین وەکو گەل بە زەوان کە دێن یەکەم جار ئەچن بۆ لای مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی و قوباد و نازانم کێ ئەوانە. یعنی ئەم مەسەلانە ئەمەش چییە مەوزوعەکە؟ نە هەدەپە، نە پەیەدە، نە کەجەکە لە شاخ لەسەر ئەو زوڵم و زۆرەی کە لە باشووری کوردستان دەسەڵاتی باشووری کوردستان دژی ئاپۆچیەکان ئەیکات وەڵام نەهاتە تۆ جواب. نەهاتە تۆ جواب. یعنی لەو ماوەیە دەرگای تەفگەری ئازادی داخرا، ڕەژاک داخرا، گەنجان داخرا، باشە؟ کەس ینی قسەیەکی ئەوەی نەکرد.